ڕۆژی 12 سێم پێشانگای تایبەتی هونەرمەند شیروان ئیسماعیل لە هۆڵەندا لە مۆزەخانەی سوست کرایەوە. ئەمۆزەخانێکێکە لە مۆزەخانە دێرینەکان کە تەمەنی لە 500 ساڵ زیاترە و چەندین هونەرمەندی شێوەکاری بناوبانگ لەو مۆزەخانەیە پێشانگایان کردوێتەوە. قسە و باسی زیاترەکەم لەسەر سێهەم پێشانگای هونەرمەند شیروان ئیسماعیل کە لە ڕێگەی سکایپەوە لە هۆڵەنداوە لەگەڵمایە. کاک شیروان سڵاوت لێبێون کاتت باش. زۆر سپاس. سڵاوڕێز بۆ ئامادەکاران و پێشکەشکارانی پرۆگرامی کورسات مەگەزین. زۆر سپاس بۆ ئەم بەسەرکردنەوەی. سپاس دەکەم. ئەگەر باسێکی پێشانگاکەتم بۆ بکەی، ئەمە سێهەم پێشانگای بەڕێستانە. بەڵێ، بێگومان ئەم پێشانگایە سێم پێشانگای تایبەت خۆمە لە مۆزەخانەی ئەو جاریان کە کردمەوە. بیرۆکەی ئەومان بۆ هات کە تەنها نیشاندانی کاری هونەری یان شێوەکاری نەبێت. بیرم لەوە کردەوە کلتوری کوردی بە تەواوەتی بخەمە بەرچاوی برێن میوانانی ئەم مۆزەخانەیە. ئەوە بوو جگە لە تابلۆ کە 35 تا 40 تابلۆ هەمە زۆر بۆ هەمە چەشن لەوێ نیشان دراوە. ئامێری موزیک و جلوبەرجی کوردی، بێگومان کتێب و دیوانی شاعیرانی ناودارانی کورد لەم پشەنگایەدا عەرز کرا و نیشانی میوانانە درا. زۆر باشە. ئێستا لەسەر پێشانگاکە قساکەین، واتە لەسەر تابلۆکان قساکەین. ئەوەی کە من بینیم چەندین تابلۆی هەمەڕەنگی تیا بوو. کارەکانی ئەم تابلۆیانە یاخود کارەکانی ناو ئەم پێشانگایە بەرهەمی چەند ساڵە؟ بۆرەدەنگ کە زۆر بە خراپی دێتن ناگاتن، بەس ئەوەی من تێگەشتم لە پرسیارەکەت لەسەر ڕەنگەکانی ناو تابلۆیەکانە، من هەوڵم داوە زیاترین ئەو ڕەنگانە بەکاربێنم کە لە گوندەکانی کوردەواری خۆمان هەیە، لە مافۆر و بەڕە و ئەم یعنی زیاتر شتەکان کلتوری و زیاتر پەیوەستدار بێت بە خاکەوە، بە نیشتیمانەوە. زۆر باشە. مەبەستت چییە کە لەگەڵ نمایشکردنی تابلۆکانی خۆتا ئەتەوێت فەرهەنگ و کلتوری میلەتەکەشت یاخود وڵاتەکەشت نمایش بکەیت؟ بەڵێ، ئەم کردنەوەی دوو پشەنگای تایبەتی ترم هەبووە، زۆر پشەنگای لەگەڵ ئەمدیم هەبووە، بەڵام ئەمیان لە مۆزەخانە بوو و یەکەمین جارە کە بەدەفەتم زانی ئەو فرسەتە بقۆزمەوە زیاتر گشتگیرتر بێت. ئەو کەسەی دێت ئەو هۆڵەوە هەز بکە هاتە ناو کللتورێکی جیاواز، هەز بکە بسان. ئیتر ئەوە بوو زیاتر حەزم کرد کە شێوە و نیشاندانی خاک و مەتریالی کوردستان نیشانی زیارەتکاران بدەم. زۆر باشە. جگە لە نیشاندانی فەرهەنگی یاخود فەرهەنگ و کلتوری کوردی وە لەگەڵ مۆزیک و گۆرانی کوردی هەوڵت داوە ئەو با بڵێن مەرگە ساتانی کە بەسەر میلەتی کوردە هاتوون هەر لەناو ئەم پێشانگایە نمایشی بکەیت و پیشانی بیت؟ بەڵێ، سێ تابلۆ دەرخان کردبوو بە لاواز بۆ کارەسات و ئەو وەحشی گەناکەی داعش کە بەسەر خوشک و برایانی ئێزدیدا هینا لە شنگال. بەڕاستی خەڵکەکان زۆر لەو تابلۆیان دەپێچاوە زیاتر کە حز داماو بوون، بۆچی خەمبار بوون. ئیتر منش بەپێی توانە بۆیان شڕۆڤە دەکرد کارەساتی شنگال لە ساڵی 2014 لە بەرچاوی خەڵک ئاوایی بەسەر ئەم خەڵکە هات کە تەنها لەبەر ئەوەی موسڵمان نەبوون یان غەیرە دین بوون. ئیتر ئەم چیرۆکەم بە دوور و درێژی بۆیان باس کرد. زۆر باشە. پیشاندانی کلتوری کوردی و هەروەها کارەساتەکانی کە بەسەر گەلی کووردا هاتوون، جگەلەوەی کە با بڵێن بەشێکی تری پێشانگاکەت بوو لەناو تابلۆکان تا هیچ ڕەنگدانەوەیەکی هەبوو؟ بەڵێ، باسم کرد سێ تابلۆم لەسەر کارەساتی شنگال دروست کرده بوو. ئەوانەی
زیاتر ڕەنگی گوند و ئەو مەتریالانی کە دایکان و باوکانمان لە گوندەکان بەکاریان دێنا ئیتر ئەو شتانم خست بوو زیاتر خست بووە ناو کارەکانم. زۆر باشە. ئەم کارانە یاخود ئەم شتانە چۆن سەرنجی ئەو کەسانەی ڕاکێشا کە هاتن بۆ سەیری پێشانگاکە؟ بێگومان هەندێکیان ئیتڵاعیان هەبوو، زانیاریان هەبوو لەسەر کوردستان، لەسەر ئەو کارە ساتانەی لە کوردستان قەڵماوە. هەندێکیان هیچ زانیاریەکیان نەبوو، ئیتر ئەوان زۆر بەپەرۆشەوە بوون بزانن چ بووە، ئیتر بە پێتوانە بۆیانمان شڕۆبە دەکرد. زۆر باشە. کارەکانی تۆ لا یەکێک لە مۆزەخانە دێرینەکانی وڵاتی هۆڵندا کە هیچ مۆزەخانەی سووس دەکەیکێکە لە مۆزەخانە دێرینەکان کە تەمەنێکی زۆری هەیە، هەستی تۆ وەکو کوردێک چۆن بوو کە لە یەکێک لە مۆزەخانە گەورەکانە کارەکانت نمایشەکەیت کە چەندین هونەرمەندی شێوەکاری گەورە لەوێ نمایشیان کردووە؟ بەڵێ، ئەوە بوو منی هاندا. بەڕاستی ئەگەر مۆزەخانە نەبا لەوانەیە من تەنها تابلۆکانم نمایش کرد بە بەس بۆیە کللتور و چاندی کوردیم بە تەواوەتی خستە جوانان. ئەوە بوو کە لە مۆزەخانەی دێرینە زیارەتکار و میوانان زۆر دێنە ئەو شوێنە. هەر ئەوەش بوو پاڵی بەمونە کە کوردستانێکی بچووک لە شێوە و قەبارە نیشانی خەڵکدا. زۆر باشە. لە ڕێی هونەریەوە تابلۆکانت سەر بە چ قوتابخانەیەکن؟ من خۆ نابەستمەوە بە هیچ قوتابخانەیە بە شێوازێک. من ئازادم لە شێواز و دەربڕینەکانم و هەموو ڕنگ و کەرەستەکان زۆرم هەیە. تەنها یەک شێواز و یەک ڕەنگە زۆرشم هەیە تێکەڵە میکس میدیایە، هەموو ڕنگ و رین موادەکانی تێکەڵە. بەڵێ. زۆر باشە. کاکشیوان ئەمە سێهەم پێشانگای تایبەتی بەڕێستانە. جگە لەو سێ پێشانگایە بەشداری هیچ پێشانگایەکی با بڵێن هاوبەشت کردووە کە با بڵێن هونەرمەندانی بیانی با بڵێن بەشدار بوو بن یاخود شێوەکارانی بیانی و کارەکانتان بەیەکەوە نمایش کرد بێ؟ بەڵێ، ئێمە لە سووست تقریبا لە شارەوانی سووست زۆربەی ئەگەر ساڵێ جارێک نەبێ 2 ساڵ جارێک هەموو هونەرمەندەکانی بڵێن شارەوانی سووست کارەکانیان پوخت و بچووکەکەنەوە و لە شوێنێکی تایبەت نمایش دەکرێت. جا لە سووست بیان لە سووستتر بێرەخ بێت، گرنگ ئەوەیە لە 2 ساڵ جارێک کارەکان نمایش دەکرێت. ئیتر لەگەڵ زۆر هونەرمەندان هاوبەشی و کارم کردووە. زۆر باشە. کۆنتاکتی تۆ لەگەڵ شێوەکارانی کوردستان چۆنە؟ لە کوردستان هیچ پێشانگات کردوتەوە و ئەوەندەی کە زانیاریت هەبێ ئاستی هونەرمەندانی شێوەکاریان هونەری شێوەکاری بە گشتی لە کوردستان بەرەو کۆوە چووە؟ وای من خۆم لەوە ئاسەدا نابینم من شێوەکارانی کوردستان هەڵبسەنگێنمەوە. دەبێ مرۆڤی بڵێن لە ئاستی پرۆفیسۆر و دکتۆرا ئەم کارە بکەن، بەڵام من بە شێوەیەکی باش دەبینم کار و چالاکیەکان ئێستاش لە پرۆگرامی بەڕێستان 2 چالاکی زۆر گەورەمان بینی لە فۆتۆگراف لە شارباژێر و لە ئەو فستیڤالە جوانەی پێشی چەند دەقەیەک نیشانی ئێمەدرا. بەڕاست کار و چالاکیەکان بەردەوامن کە لێرە لە هۆڵەندا بڵێن کۆنتاکتم لەگەڵ کاک محەممەد ئیسماعیل، کاکە ئاراس سێن کە مامۆستایەکی بەڕێزی دەرچووی ئەکادمیایە زۆر ئەکتیڤە لێرە، کاک محەممەد ئیسماعیل هەر بەڵێ ئەوانە کۆنتاکت و بڵێن قسەمان هەیە. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز شیروان ئیسماعیل شێوەکار. سپاس دەکەم کا لە ڕێی سکایپەوە لە هۆڵەندەوە لەگەڵم بووی. سپاس بۆ تۆ.